خاڵە چترمان پێکا ئەویش چۆن گەرمەوزەی لە لای بەرهەمات و کارکردو دەنووسمەوە ئەگەر کردەکە گەرمی مش بوو ئەوە لە چێن دەنووسێتەوە لە لای کارکردوەکان دەنووسێتەوە یان ژەتانین بڵین لە لای چەپ دەنووسێتەوە بەڵام ئەگەر گەرمی دەربوو واتە دەرپەڕین وزەی لەگەڵدا بوو گەرمە وزەکە لە چێن دەنووسێتەوە لە لای ڕاست دەنووسێتەوە ئەوەش هاوچێشی هاوسەنگ بوونەکە کە بە دوو ئاراستە ڕوودەدات ئەرچی ماڵەوەت واجب بیتن کە هاوکێشەی هاوسەنگ هاوچێشەی هاوسەنجی گۆڕینی دۆخی ئاو بۆ سەهۆڵ بنووسە بڕی گەرمەوزە یان گەرمەوزەی لەگەڵدا بێت با بڕەکەی لەگەڵدانێ بێت گەرمە وزە لە هاوکێشەکەدا هەبێت ئەنێمە لێرانە شلگازمان نووسی ئەتوو شلڕەقی بنووسە کاتێک ئاو دەگۆڕێتن لە بۆ سەهۆڵ هاوچێشەی چ بنووسە هاوچێشەی هاوسەنگەمەکەم لە بنووسەوە گەرمە وزەکەشی لەگەڵ بنووسەوە باش ئەوە لەسەر هاوچێشەی هاوسەنگ بوون چۆن دەنووسێت چۆن نانووسێ ئێستا بابێن بزانین بنەمای لە شاتلێ چ دەڵێتن بەڵێ